زەرەرەکانی ینی سۆشیال میدیا و ئایپاد و مۆبایلەکان لە تۆڕی ینی منداڵان و دەستی منداڵان و گەورە بچووکان ئێستا زەرەرێکی زۆری هەیە هەم بە خوێندن و هەم بە ڕووی تەندروستیەوە هەم لە کۆمەلگا دابڕاون لە دایک و بابیان دابڕاون ینی زۆر زەرەرێکی گەورەی هیوادارم ئەو شتە کەم بێ و نەمێنێت. خواهشەکەم لەو دایک و باوکانەی ئەگەر واقعەن مناڵیان دەیانەوێت بە دروستی پەروەردە بێ، خواهشێکم لێتان هەیە ئەوەڵەن لە مۆبایل و لەو جۆرە کاتانە ئەسڵەن ئەتاکوونێ سنی قانونی دووریان خەنەوە لێیان، چونکە واقعەن زەرەر و زیانی هەیە هەم بۆ ئەوەی کە گوێزکە لە دایک و باوکان بگرن بە دروستی، هەم ئەوەی بۆ دەرس خوێندنیان بۆ هەموو شتێکیان بۆ ئیجتماعی بوویان زەرەریان لێدا. منداڵ پێویستە وەکو منداڵێکی بە کارێ منداڵی تشتێ منداڵە بکاربینە، مۆبایل نەگۆرێ منداڵایە، مۆبایل بۆ کەسێ گەورەیانە نەک بۆ منداڵایە. منداڵ پێویستە گامە بکەن، پێویستە تشتێ بچووک فێر بن، پێویستە دەرسێ بخوێنن، پێویستە کولتورێ خۆ فێر بن، پێویستە ئەدەبیاتێ خۆ فێر بن.